وەک ئەزانین پرسە ژینگەیەکان لە هەموو جیهاندا لە ئێستادا بە پرسێکی گرنگ دادەنرێت و هەروە پاک و خاوێنی ژینگە شوەک ئەڵێن وەک چۆن ئەوەی کە پرسێکی گرنگە بۆ ژینگە لە دواییشدا بۆ سەر تەندروستی خۆمان گرنگی خۆی هەیە هەروەکەی کە هەڵمەتێکی پاکردنەوە لە زەیدوکان دەستی پێکردبوو بە هاوکاری ڕێکخراوی ڤین فاوندیشن لە ئێستادا بە درێژایی 4 کیلۆمەتر لە زەیدوکان هەڵمەتی پاکردنەوە دەستی پێکردووە اینجا ئەمە ئەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین ڕاستەخۆ پەیامنێرمان خالید لەگەڵمانە ئەبێت بۆ ئەوەی زانیاریەکانمان بۆ بگوازێتەوە ئەم کاتەوە باش سڵاو لێبێت سڵاو لێبێت کاک خالید سڵاو لێوەش بەیانیتان باش دیارە و خۆتان باسان کرد پرسی ژینگە پرسێکی گرنگە پێیوەستە بە با بڵێن کۆمەلگاوە و پێویستە بە تەندروستی مرۆڤەوە ڕێکخراوی ڤین فاوندیشن ئەمساڵ چەند هەڵمەتێکی پاکردنەوەی ژینگەیان ئەنجام داوە بەنداوی دەربەندی خانیان پاک کردوتەوە و ماوەکانی پێشووتریش لە مانگی حەوت بەنداوی دوکانیان پاک کردوتەوە ئەم ڕۆژ لە زەیدوکان قەرارە لە ناوچە گەشتیاریەکانی دوکان وا بڕیارە بە تەواوی لە و پاشماوە پیسانەی کە لە گەشتیارانەوە جێماوە پاکیکەنەوە لە ئێستادا ئاوی دەریاچەی دوکان گیراوەتەوە بۆی ئەوان ئاسانتر بتوانن کارەکانی خۆیان بکەن ئەگەر هاوکارم دیمەنەکەتان پیشان بدا تیمەکانیان لێرە ئامادەکاری تەواویان کردووە و بەشێکیشیان با بڵێن لە بەشی سەرەوەی دوکانەوە دەستیان بە هەڵمەتەکە کردووە چاوەڕێ دەکەن ئاوەکە بە تەواوەتی وشک بێ بۆی بە تەواوی ناوچە گەشتیاریەکانی سەرزەی دوکان پاککەنەوە لەو پاشماوە پیسانەی کە ئەکەوتۆتە ناو زەی دوکانەوە من لەگەڵ کەویار محەممەد بەرپرسی پرۆژەکانی دامەزراوی ڤین فاوندیشن سەبارەت بە هەڵمەتەکە قسە دەکەم کەویارخان سوپاس بۆ ئامادەبوونت هەڵمەتەکەتان چۆنە لەکوێوە بە دیاریکراوی دەست پێ دەکەن تاکەی بەردەوام دەبێت بەخێر بن هەڵمەتەکە ومەتێکی هۆشداری پاکردنەوەی زەی دوکانە لە ناوچەی قەشقۆڵی لەبەر ئەوەی ئێرە شوێنی گەشتیاری و ڕۆژانە سەدەها کەس سەردانی ئێرە ئەکا بۆ گەشت و گوزار هەر ئەوەش بۆتە هۆی پیسبوونی ئاوەکە زۆربەی کات ئەو کەسانی کە بۆ گەشتیاریەن خۆڵ و خاشاک و پاشماوەکانیان ئەخەنەوە ئاوەکە ئێمەش بە ئەرکی خۆمانمانزانیوە کە بین ئەم ئاوە پاپکەین و خۆڵ و خاشاکە لەبەر ئەوەی ئەمە سەرچاوی سەرەکی ئاوی سلێمانیە و ئەو مەسافەیەکی ئیشی تیاکەین نزیکی 4 کیلۆمەترە لە پردی سەرەوە لە پردی لای مەطعەمەکان و تاکو پردەکەی خوارەوە بێت هەڵمەتەکەتان تاکەی بەردەوام دەبێت بە درێژای ئەو 4 کیلۆمەترە هەمووی ئەمڕۆ پاک دەکەنەوە یا ڕۆژانی داهاتوش بەردەوام دەبێت هەڵمەتەکە 1 ڕۆژ ئەبێت و ئاوەکە بۆ 6 کاتژمێر ئەگیرێتەوە وەکوی باسم کرد ئەمە سەرچاوی ئاوی سەرەکی سلێمانیە دوکانە چەمچەماڵە کەواتە ئاوەکە نابێت بۆ ماوەیەکی زۆر بگیرێتەوە ئەمە ئەو ئاوەیە کە خەڵک بەکاری هێنێ چێتە تانکی ماڵەکانەوە لەبەرە کاتەکان محەدەدا هیواداریم بتوانین لەم کاتەیە زۆرترین جوهد بەکاربێین بۆی پاکی بکەینەوە و نزیکی 200 کەس بە خۆبەخشانە بەشدارن بێجگەل لە چەندین لایانی حکومی و ناحکومی کە وەکو یارمەتیەک هاتوونەتە ئیشەکەەوە بۆ جێبەجێکردنی ئیشەکە یارخان دوای ئەوەی کە پاشماوەکان کۆ دەکەنەوە تیمەکانتان هەر خۆتان دەیگوازنەوە و ڕیسایکڵی دەکەن وابزانم خۆتان بابەتی ڕیسایکڵیشتان هەیە بە چ شێوەیەک ئەم خاشاکە لە ناو دەبنیا ژێرخاکی دەکەن ئێمە وەکو دامەزراوی ڤێن پلاتفۆرمی ئارتفرۆشمان هەیە کە پێکاتۆ لە چەندین هونەرمەندی کورد و عێراقی بەتوانە ئەم خۆڵ و خاشاکە ئەبرێتەوە ئارتفرۆش لەوێ ئیشێکی هونەری ژینگەی لێ دروست ئەکرێ بۆ بابەتی هۆشداری و دا ئەندرێتەوە بۆ بەردەم خەڵک بۆی بیبینن چی زبڵێک فرێدراوەتە ناو ئاوەکەوە سپاسکە لەگەڵمان بووی بەڵە سەرکۆ پەیوەند دیارە ڤێن فاوندیشن وەکو لە سەرتا باسم کرد سێم هەڵمەتە ئەمساڵ کە لە دوای یەک بۆ پاکردنەوەی ژینگە ئەنجامی دەدا بە تایبەتی لە باڵێن ژینگەی ئاویدا لەبەرەوەی هەم ئاوی دەریاچەی دوکان سەرچاوی ئاوی خواردنەوەی دوکان و پارێزگای سلێمانیشە هەم لە دەربەندی خانیش وە یەک خاڵێکی گرنگ کە ئەوان ئیشی لەسەر دەکەن ئەوەیە ئەو پاشماوانەی کە لێرە کۆی دەکەنەوە خۆیان ڕیسایکڵیان هەیە وەکو بەرپرسی پرۆژەکانی ئاماژەی بۆ کرد بە شێوازێکی هونەری ئەو پاشماوە ژینگەیانە بە تایبەتی دەبەی پلاستیک و شوشە و هەروەها پاشماوەکانی دیکە خۆیان بە شێوازێکی هونەری کاری لەسەر دەکەن دواتر
لە پێشانگاکان نمایشی دەکەن و دەفرۆشرێ دواتە هەم خۆیان پاکی دەکەنەوە هەم خۆشیان ریسایکڵی دەکەن و لە ئێستادا تیمەکانیان لە نزیک چێشخانەکانی دوکان لە پردی دوکانەوە دەستیان پێ کردووە بە درێژایی ئەو 4 کیلۆمەتر هەموو ئەو ناوچە گەشتیاریانە پاک دەکەنەوە کە کەوتونەتە سەر زەی دوکان. بەڵێ خاڵی دەست خۆش بێت سپاس بۆ تۆ کەم بۆ ڕاستەخۆ لەگەڵمانە بووی بە هیوای ئەوەی ئەم هەڵمەدانە بەردەوامی هەبێت تاوەکو بتوانین ئێمە سەرچاوە ئاویەکانمان بە پاکی ڕابگرین چکە دوجار ئەم ئاوەیە هەریەتە نێو ماڵەکانمان و خۆمان بەکارهێنین ئامانجیش لەم پاکردنەوەیە کە هەوڵی بۆ ئەدرێ ئەوەیە کە ئێمە هاوڵاتیان هەمومان بەیەکەوە هۆشیاری ئەومان هەبێت کە سەردانی دوکان ئەەکەین دەردانی سیروان ئەەکەین لە دەربەنی خان چەنە چێژ لە جوانەکەیە بینی چەند کاتەکانمان لێ بەسەرە بین لەگەڵ خێزانەکانمانە یاخود بۆ ناخواردنێکە ڕۆین هیوادارین کە بتوانین پاشماوەکەمان نەخینە ناو ئاوەکەوە نەخینە ناو ئەو سەرچاوە ئاویەوە چونکە بەجێهێشتنی یەک دەبەی ئاو خواردن بڕوا بکە ئەمە ئەبێتە گرفتێکی زۆر گەورە دوجاریش ئەمان دەرئەنجامی ئەو پاکردنەوەی خەنە ڕوو کە چەنە شوشە و دەبەی بەتاڵ و چەندین مادەی زیان بەخشکراوەتە ئەو دەریاچەیە و بە هیوای ئەوەی کە ئێمە هاوڵاتیش خۆشیاریمانە بێ و هاوکار بین لەگەڵیانە تاوەکو ئەو شوێنانە بە جوانی خۆیەوە بمێنێتەوە.